ئەمڕۆ 2 کۆمەڵگەی پەروەردەی کوردستان پێشانگای زانستی خۆی ئەنجامەیە کە پێگاتوە لە بەرهەمی خوێندکاران و مامۆستایان کە زیاتر لە 100 پرۆژە لە خۆگرێت و ئەم جۆرە پرۆژانەیەمە بە پێویستی زانین بۆی کە توانای و زیرەکی خوێندکاران دەربخەین و هەروەها خوێندکارانەوانی کە فێرە بن لە پۆلەکانە دوای بە پراکتیکی بەکردداری پیادەی بکەن و هەرسێ قۆناغی باخچەی مناڵان و قوتابخانەی بنەڕەتی خوێندنگەی ئامادەی لە خۆگرێ واتە چالاکیەکان دابەش بووە بەسەر تەمەنە جیاجەکانە. ئەمە زنجیرەی چالاکیەیە یەک بە دوایەکانی کۆمەڵگەی پەروەردەی کوردستانە توانیمانە لە پێشانگایەکی زانستی توانا و چالاکیەکانی سەرجەم خوێندکارانمان کۆ بکەینەوە بۆ بتوانین کۆمەڵی پرۆژێکتی تایبەتی پێشکەشیان بکەین و ئەوانیش توانیانە سوود لەو بیرۆکانی ئەمە ببینین تویانە بەشتی پراکتیس و دروستیان کردووە. بەڵێ چالاکیان بەنسبەت ئامادەیەکەوە تەنها ئەو سە دەرزە بەشداری کردووە، دەرزی فیزیکە خۆم سەرپێشم کردووە، دەرزی کیمیستری لەگەڵ دەرزی بایۆلۆژی.